لإنسان أجر سيري إنسان كم للنطفيك وسيرك أبي أم نطفية شي بي يعني أبي أم إنسان وأم مروفة جورة ده إنسانك سيري نفسي خوي أكا والله سيري سرعة من العظمة ده صلاتي خواه جل جلاله همو عمر كان أفوتين چندين عمر بدوايك أفوتي لأخيرا لسطي يكي إما لإنسان نقيشتون بخوال لمليون يكي جتيا ناقين نا دركي إنسان ناقين تشيه باشا قريمان دركي ظاهري إنسان ما كر زاني من چند رقو دمار لإنسان هيا زاني من چند جور بيستي و چند جور سيال هيا ونازان هما زاني أي چي بكين لمعنى إنسان هتي ناقين لمعنى إنسان طبيعتي إنسان چي لي بكين هاريا كمان جوري طبيعة من هيا هاريا كي بشوازي أم رب العالمين مصورة عظيمة خلقي كردون هاريا كي بشوازي وكيفيتك شون بشي دروا من جواز اللي يكتري أناسين وبخو بشي ناوج أوها معنى إنساني أوها روحي إنساني أوها جوازي هي أي باشي من الدرك بوانا هرناكين وتشيبكين كأصلا نايبين إنه هستي بيناكين بوي أفرمي عمر كان همو أفوتين إما صاتيكتي نقيشتوين لا بينيني خوا يا لعلمي خوا يا لذاتي خوا يا لخوا من هيك مثلا تو شيء مصوري خوا أتوي لخوتا رنج بيا بديتو همو عمري أفوتي تو صاتيكتي نقيشتوي لمسألة تصويري خوا ومصوريتي خوا شون تصويره كان أك دي ورتو بنجار رسم بود روسكا همو الرنج وشكل وشيء وكان وكو يكشد همو لوتي هي بروي هي تشاوي يتدوي دوباره أبتو هر ورد دروسك دوباره دل أولي إنسان وتا أخير دانيشان دوباره نبوتو علمي نوێ باسی ئەوە ئەکات کە جاران سەرپەنجەکان ئەمانوت وەکو یەک نین ئێستا هیچ خوێنێک نییە وەکو خوێنێکی تر بێ هیچ موویەک نییە تاڵەموو لەسەر زەوی وەکو تاڵەموویەکی تر بێ لە ئینسانەکان تەسەور کە دایکێک ڕیزە مناڵی ئەبێ هیچ مناڵێ لە مناڵێکی تری ناسی ئەم باوکو دایکە و مناڵەکانیان ناوێکی تر و کەیفیەتێکی تر بۆیە عەزیزانم ئەفەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون سیر ناکەن لە ناوی خۆتانە چی هەیە لە کتابی شکر ئەفەرمێ بە درێژی ئەمانە باس کردووە ئینسان بگەڕێتەوە سەری سوودی لێ وەرەگرێت دەی لە ئینسان دەرچۆ بچۆ بۆ گەردوون سیر کرد ناوەڵا بچۆ سەیری ئەو جەواهیرانەکە کە خوای گەورە لە ناو زەویە لە ناو کێوەکانە دایناوە ئەنواع بەردی گران بەهای سیر لە ناو زەویەتە دەرەوە ئەی باشە سەیری مەعادینەکان کە ئەو مەعدەنانەی کە دەری ئەهێنن ئاڵتوونە زیوە فەیڕوزەخ فەرموویەتی فەیڕوزەخیش دەرێنن فەیڕوزەخ بەردێکە کە تەنکە و مەیلی ئاسمانی هەیە و تۆزێکیش بەلای سەوزە ئەڕوا جاران ئەگەر مۆرغانەتان بەبیر بێ لەسەر مستیلەکان کە دائەنرا لەو جۆرە بەردە لە ئەساسەدان ئەیتر دوای ئالاتی تر دروست بوو ئەگەنا شتێکی زۆر گرانبەهان بوو لە جیهانە و هاوێنەی ئەوانە أفرمي وكذلك النفط والكبريت والقار وغيرها وموازين نوت دور رجل دروز بوا الله نا والله سيري نوت كان زي نوت سيري كبريت كلزوي دني وسيري قار كقير ك زفتك بزانت شيء لسر زويات شيء أم نعمته أم حكمته إخوا ديسو أول سر زوية أمد بني دبروا النو بحر قولة كان وكأجربيته الزوي أفرمي ئەگەر بێت و هەموو بەحرەکان کۆکەیتەوە زەویش وشکانێکەش کۆکەیتەوە وەکو جەزیرەیەکی بچووک وایە لە ناوەڕاستی ئەم دەریا گەورەیە طبعا ئەمە علمی ئەو زەمانە بیرکەنەوە لە 500ەکانی هیجری ئەم فەیلسوفە گەورە باسی ئەمە ئەکا کە ئاو زۆر ڕێژەکەی زیاترە لە وشکانی ئەی ئێستا علم ئەڵێشی علم ئێستا پێمان ئەڵێ وشکانی سەر زەوی بریتێ لە 129 هەنی ئەوی تری هەر هەمووی حفتەکەی تری ئاوە ئەگەر هەموو ئاوەکان کۆکەینەوە وشکانیش کۆکەینەوە ئەوەندە ئەکە دێ ئەمیش ئەفەرمێ ئەو بەحرانە بێنە بیان دەلەیەک وا ئەزانی زەویەکە جەزیرەیەکی بچووکە دەی دیقەت بدە ئەفەرمێ سەیری لؤلؤکە کە لە ناو بەحرەکانەوە دەریێت سیر کە چۆن ئاو خڕی ئەکاتەوە جوانی ئەکا و کەسێک ئەچێت دەری ئەهێنێ دەی بڕۆ لە ناو بەردەکانی ناو دەریا بشکێنە دیقەت بدە ئەو مەرجانێکەوە دەری ئەهێنرێ و پارەیەکی زۆر ئەکا ناوەڵا سەیری عەمبەرکە لە ناو زەویە طبعا ئێمە دوو ئاتری کۆنمان هەیە کە زۆر مەشهور عەمبەر و میسک لە ئاسک دروستەکرێ عەمبەریش لە حوت ئەم دوانە ئەفەرمێ سیر کرد لە ناو ئەم دەریا قووڵەیە باش ئەم حوتە چی ئەخوا ئەوە بۆنی خۆشە ئەم عەمبەرە یا ئەم ئاسکە چی ئەخوا ئەم میسکەی ئەوە بۆنی خۆشە
دەی سێرکە ئەوەی ئەو شتێک کە بەحر بۆمان فڕێ ئەداتە دەرەوە بزان چه عجایباتێکی تایە سێری ئەو سەفینانەکە کە خوا چۆن عەقڵی داوە بە ئینسان کە بەسەر ئاوا ئەڕوا دەی بزانە هەوا چۆن ئەیهێنێت و ئەیبا دەی هەرچی ژیان هەیە هەموو حیوانات و نەبات و هەمووی لەسەر ئاو وەستاوە وجعلنا من الماء كل شيء حي والله ئەگەر ئینسان قومێ ئاوی پێویست بێ هەرچی هەیەی لەسەر زەوی ئەیبەخشێ ئەگەر هەموو کەنزەکانی سەرزەوی یەک کەس بێ بۆ قومێ ئاو ئەیبەخشێ کە توونی بوو ئەلە لاشەشی نەچوە دەر هەر ئەیبەخشێ بۆی لە لاشێ بچێتە دەرەوە ئەڵێ دەی غافڵ مەبە لەمە جوان بیرکەرەوە